مامۆستا فەتحوڵڵا گولەن لە وتاری ئەم هەفتەیەی بام تێری داوتی: پەروەردگارە، لە خوتوکەی شەیتانە ئینس و جینەکان لەوەی لە نزیکماندا بنوبممان خەنە ژێر کاریگەری کەش و هەوای چەپەڵیانەوە بەنا بە تۆ دەگرین. لە سەرچاوەکانی حەدیثدا نەهاتووە، بەڵام لە وێرد و زیکرەکاندا هەمیشە بەم شێوەیە هاتووە. لە هەموو ئیش و کار و حاڵێکماندا لەگەڵ ئێمە ببە خودایە، لە دژمان مەبە هیچ کاتێک. شایستەبوون و بەدەستێنان شتێکە پەیوەندی بە ئێمەوە هەیە. گەڕ ڕاستە و خۆشتانێکی نەرێنی بدرێنە پاڵ خوددا، ئەوە کارێکی نەشیاو دەبێت، چونکە ئەو هیچ کاتێک لە دژی بەندەکانی خۆی نابێت، بەڵام گەردوای هەوا و ئارەزووی خۆمان بکەوین و ڕێڕەوی شتە نەرێنیەکان بگرین. لەو کاتەدا خۆمان شایستەی مامەڵەیەکی لەو شێوەیە دەکەین و ئەویش بە گوێرەی شایستەبوونی خۆمان مامەڵەمان لەگەڵ دەکات. نەفس و شەیتان سەرچاوەی زۆرێک لە کارە فریودەر و گومڕاکەرەکانن. لەسەر و هەمویانەوە هەستی سەرگەردانی، خۆبەزلزانین، حەسوودی، تووڕەیی، دنیاپەرستی، حەزکردن بە شۆرت پێیاکردن، هەڵپە، ڕیا، شانازی بەخۆوەکردن، فەخر و هیوا درێژی بە ژینی دنیایی، ئەمانە ئەو شتانن کە مرۆڤ بە تیاچووندا دەبن. کاتێک سەیری پێکاتەی مرۆڤەکان دەکەین، هەر یەکە و بۆ خۆی لایەنێکی لاوازی هەیە. لەوە دەچێت هەر یەکە لەم لایەنە لاوازانە لە زۆرینەی کەسەکاندا هەبێت. بۆ نمونە، خۆشەویستی پلەپایە لەوە دەچێت لە زۆر کەسدا هەبێت. بۆ نمونە، لای کەسێکم هەستە زۆر لە ڕادەبەدەر نییە، بەڵام هەستی مەیلکردنی بۆ سەرگەردانی زۆر لە ڕادەبەدەرە. هەر بۆیە زۆرێک لە کەسە گەورەکان لەبەر ئەوەی بوونە دیلی لایەنە لاوازەکانیان تەواوی داهاتوی خۆیان ڕەش کرد. ئەوانەی دیلی لایەنە لاوازەکانیان و بەندایەتی بۆ لاشەیان دەکەن، تەنیا زیان بە خۆیان ناگەێنن، کۆمەڵگاش ئاراستەی گوناهی جیاواز دەکەن و وای لێ دەکەن لە ناوەوە وردە وردە بەرەو ڕزین و تێکچوون بچێت. ئیدی مرۆڤ لەو کاتەدا وەک دیل و زەبوونی هەندێک لە لاوازیەکانی خۆی وەکو کۆیلەی دەربار و گیانەوەر لێ دەکات. ئیدی حەز دەکات با لە ئاسماندا بفرێت. ئەو هەر دیلی لاوازیەکانی ڕابردوویەتی کە لەلایەن کەسانی ترەوە ئاشکرا کراوە، لەبەر ئەوەی لە ژێریاندا ماوەتەوە و پلیشاوەتەوە، لەبەر ئەوەی بە شێوەیەک لە شێوەکان کەوتۆتە ژێرپاڵنەری لایەنە لاوازەکانی، لەبەر ئەوەی بەهۆی بۆ تەقەدانی ملیەوە تەختی زەوی کراوە، لەبەر ئەوەی پاشقوڵی ئەوان تەختی زەوی کراوە، بە درێژایی تەمەنی وەکو کۆیلەیەک دەژی. تەواوی ئەمانە لە بناغەوە پارانۆیای خۆیەتی سەیری ئەم ترس و وەهمە بکەن کە لە ڕێگەی یەک گوناهەوە دەرگا بەڕووی چەندین گوناهی تردا دەکاتەوە. ئەمە لە کاتێکدایە بەنیسبەت ئەو کەسەوە گوناهێکی بچووکە و تایبەت بە ژیانی خۆیەتی، بەڵام لە ڕاستیدا ئەڵڵاه جەلە جەلالوهو چارەسەری ئەوەشی بۆ دیاری کردوین. گەرکارێکی وەهاش لەسەر دەستت ڕوویدا، ڕوو دەکەیتەوە جەنابی حەق و داوای لێبوردنی لێ دەکەیت، دواتر تۆبە دەکەیت، دواتر ئینابە دەکەیت. خۆ ئەگەر ئاسۆت بگاتە شوێنێکی وەها، گەر لە بەردەمی خوددادا بە تەواوی لەژێر ئەو گوناهە بپلیشەیتەوە، ئەوە لە بەردەم جەنابی حەقدا هەردەم پشتت دەبێت بە دوو کەرتەوە و دەگەیتە پلەی ئەو بە. هەر یەک لە مرۆڤەکان شێتی بابەتێکە. مرۆڤ پێویستە زۆر بەباشی ئەو بابەتە دیاری بکە کە خۆی شێتی دەکات. هەر بۆیە ئەوانەی ژیانیان بۆ خزمەت دەرخان کردووە دەبێت بڵێن لەم دوو جیهانەدا خان و ماڵم نەماوە و بە پشتیوانی خوددا بەردەوام دەبێت لە ڕۆیشتن لەسەر ڕێگای خۆی. مسلمانیەتی لە ڕواڵەت و ڕووکەشدا نییە، بەڵکو واتە و کڕۆکی هەیە و زۆر زیاترە لەوەی بە قسە باسی لێوە بکرێت. بۆ بینینی تەواوی وتارەکەی مامۆستا فەتحوڵڵا گولەن دەتوانن سەردانی ئەم دوو ماڵپەڕە بکەن: www.hizmetkurdi.org www.facebook.com/fgulenkurdی